داستانی لەدایکبوونی بزاوێکە، داستانێک لە نەگوتراوەکانی شۆڕشێک، داستان و مێژووی کەسانێک کە جیهان وەک ئەوان کەمی بەخۆوە بینیوە، داستانی هێز و ئیرادە و قەڵایەک بۆ ئازادی نیشتیمان، داستانی قوربانیدان و کۆڵنەدانی پشت بە پشتی سەرکردەکانی بارزان و یاوەرانیان، شۆڕشگێڕانێکی بێهاوتا و ئازا کە بە خۆڕاگریان توانیان قەڵەمی مێژوو بۆ تۆماری شکستی یەک لە دوای یەکی دوژمنانی داگیرکەر بجوڵێنن. ئەم داستانانە سەفەرێکن بۆ زیاتر ئاشنابوون بە شۆڕش و نەبەردیەکانی بەردەوامی بزاوی بارزان. گۆڕانکاریە جیۆسیاسیەکان لە ئاکامی جەنگی دووەمی جیهانی و نیشانەکانی کەوتنی نازیەت هیوای گەلانی ژێردەستەی بۆ سربەخۆیی بوژاندەوە لە نێویشیاندا گەلی کورد. بە هەڵگیرسانی شەڕی دووهەمی جیهانی بارزانیەکان کە ماوەیەک بوو شۆڕشیان بۆ بەدیهێنانی ئامانجەڕەواکانی گەلی کورد لە باشووری کوردستان دەست پێ کردبوو، هەر لەم پێناوەشدا بۆ ماوەی چەندین ساڵ لەسەر زێدی خۆیان بۆ شارەکانی باشوور ناوەڕاست و باکووری عێراق دوورخرابوونەوە. جارێکی تر کەوتنەوە خۆیان و هەوڵیاندا بە یارمەتی ڕێکخراوە سیاسیە کوردیەکان ئەمجارە فراوانتر لە جارانی پێشوو شۆڕشەکەیان شان بە شانی شۆڕشی گەلانی تری ژێردەستە لە پێناو ئازادی و سربەخۆییدا درێژە پێ بدەنەوە. بارودۆخی ناوچەی بارزان لە ماوەی نەبوونی سەرکردەکانی بارزان گۆڕانکاری زۆری بەسەردا هاتبوو. حکوومەت لە زۆربەی ناوچە استراتیژیەکان پۆلیسخانەی دامەزراندبوو. ئەو خەڵکانەشی بەشداریان لە شۆڕش کردبوو، بەشێکیان بە ڕاستپاردنی پێشوەختە و بە ئاگاداری سەرکردایەتی شۆڕش لەو پۆلیسخانانە ببوون بە پۆلیس، بەشێکیشیان بە چەکەوە دابوویانە شاخەکان و ئەوانەشی مەترسی زیاتریان لەسەر بوو پەنایان بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بردەبوو لە دەور و پشتی شاری شنۆ گیرسا بوونەوە. مستەفا بارزانی دوای چەندین ساڵ ئاوارەیی سەرنجام بە هاوکاری دڵسۆزانی حیزبی هیوا لە ڕێکەوتی 12 تەمموزی 1943 شاری سلەیمانی جێهێشت و خۆی گەیاندە شاری شنۆی ڕۆژهەڵاتی کوردستان. لەوێشەوە دوای وچانێکی کورت و خۆسازدان ڕێکەوتی 28 تەمموزی 1943 بارزانی لەگەڵ هاوڵانی گەیشتە ناو خاکی عێراق و دواتر گەڕانەوە بۆ ناوچەی بارزان. بەهاتنەوەی مستەفا بارزانی و بڵاوبوونەوەی دەنگۆی گەڕانەوەکەی پەیتا لەلایەن شۆڕژگێڕانەوە پەیوەندی پێوەکرایەوە. بەتایبەت ئەو پۆلە چەکدارەی خۆیان لە چیای برادۆست قایم کردبوو کە نزیکەی 30 کەس دەبوون. حکوومەت هەوڵیدا پێشەوەی دەنگۆی گەڕانەوەی مستەفا بارزانی بە تەواوەتی بڵاو ببێتەوە و مەفرەزە چەکدارەکانی شاخ پەیوەندی پێوە بکەنەوە، هێرشێک بکاتە سەر چەکدارەکانی چیای برادۆست و ڕێگریان لێ بکات خۆیان بگەیەنە لای بارزانی. بۆ ئەم مەبەستە هێزێکی پۆلیس لە بلێوە نێردرایە مێرگەسۆر بۆ ئەوەی یارمەتی لیوای ئەوێ بدەن و بە هاوبەشی جاشە کوردەکان هێرش بکەنە سەر چیای برادۆست. بەڵام پێشەوەی هێرشەکەیان دەست پێ بکەن هەواڵیان پێگەیشت کە چەکدارەکان پەیوەندیان بە بارزانیەوە کردوتەوە. دوای گەڕانەوەی مستەفا بارزانی لە ڕێگەی محەممەد کەکشارەوە بەنامەیەک حکوومەتی لە گەڕانەوەی ئاگاداری کردنەوە کارێک نەکەن ببێتە هۆی هەڵگیرسانەوەی شەڕ. دەقی نامەکەش نێردرایە هەولێر. لە بەرامبەردا
حکوومەت کەوتە قایمکردنی پۆلیسخانەکان بە پۆلیسی زیاتر و جۆرەها پێداویستی سەربازی زۆر و زەوەند و بۆ کەمترکردنەوەی مەترسیەکان. شێخ ئەحمەد بارزانی و خێزانە بارزانیە دوورخراوەکانی لە سلەیمانیەوە بۆ شاری حلەی ناوەڕاستی عێراق گواستەوە. لە بەرامبەردا مستەفا بارزانی بە مەبەستی ئاگاداربوون لە ڕەوشی ناوچەکە و دەستکەوتنی زانیاری نوێ دەستی کرد بە گەڕانێکی فراوان بە ناوچەی بارزاندا. گەڕانەکە تا مانگی ئەیلولی 1943 درێژەی کێشا و لەو ماوەیەدا ژمارەیەکی زۆری چەکداری ناوچەکە پەیوەندیان پێوە کردەوە. هەردەو ماوەیەدا خۆی گەیاندە سەر سنووری ئێران و عێراق و لەوێوە پەیوەندی بە حیزبی ژێکافی کوردستانی ئێرانەوە کرد و نامەی بۆ زۆربەی سەرۆک هۆزە کوردەکانی عێراق نارد و داوای لێیان کرد چەک بۆ حکوومەت هەڵ نەگرن و یەکێتی نیشتیمان بپارێزن. دوای تەواوکردنی گەڕان بە ناوچەکەدا و کۆبوونەوەی چەکدارەکان لە دەوری لەلایەن مستەفا بارزانیەوە لەشکری شۆڕش دروستکرایەوە و دا بەشی کردن بەسەر 3 هێزی 15 بۆ 30 کەسی، هەریەک لە محەممەد ئەمین میرخان، مامەند مەسیح و ساڵح کانیە لنجی کران بە فەرماندەی هێزەکان و یاسای لەشکر دانرا. دوای دڵنیابوونەوە لە پشتیوانی خەڵک و خۆڕێک خستنەوە لەلایەن مستەفا بارزانیەوە هەوڵدرا پەیوەندی بە حکوومەتەوە بکرێتەوە و لەگەڵیان ڕێکەوتنی ئاشتی مۆر بکات. ئەوە بوو بە ڕێگای مەفەوەز قادر بەجی فەرماندەی پۆلیسخانەی گوندی شیتنێ پەیوەندی بە حکوومەتەوە کرایەوە. حکوومەت هەلەکەی قۆستەوە و هەوڵیدا لە نزیک مەزنێ گەماروی ئەو ناوچەیە بدات کە بڕیار بوو کۆبوونەوەی هەردوو لە تایدا ئەنجام بدرێت. ئەمەش ئامانجی حکوومەتی بۆ شۆڕش گێڕان دەرخست و ئاماژەکان بۆ شەڕێکی تر سەریان دەچێشان. کاتێک مستەفا بارزانی بێهیوا بوو لەوەی حکوومەت گرنگی بە هەوڵەکانی لە پێناو ئاشتی نادات، هێزەکانی کۆکردەوە و بڕیاریدا بە زەبری هێز داخوازیەکانی بەجۆی حکوومەتدا بچرپێنێ. بۆ ئەم مەبەستەش پلانی گرتنی پۆلیسخانەکانی ناوچەی بارزانی دانا. لەو ماوەیەدا لەلایەن حکوومەتەوە پۆلیسخانەی زۆر لە ناوچەی بارزان کرابوونەوە. ژمارەیەکی زۆر بارزانیش لە پۆلیسخانەکان ببوون بە پۆلیس. ئەمە پلانێکی پێشوەختەی بۆ دانراوە بۆ ئەوەی لەم ڕێگەیەوە ڕێگری لە زۆرداری حکوومەت بەرامبەر بە خەڵکی ناوچەکە بکرێت و لە کاتی پێویست پۆلیسەکان لە بەرژەوەندی شۆڕش سوودیان لێوەربگیرێت. دوای دانانی پلانێکی تۆکمە لە ڕێکەوتی 2 تشرینی یەکەمی 1943 هێرش کرایە سەر پۆلیسخانەی شانەدار. ئەم هێرشە لەلایەن هێزەکانی محەممەد میرخان و مامەند مەسیح و عەزیزاغای زراری ئەنجام درا. پۆلیسخانەکە بە هەوڵی عەلیخان شێروانی کە خۆی پۆلیس بوو لەوێ دەستی بەسەردا گیرا بەبێ ئەوەی یەک فیشەک لەلایەن پۆلیسەکانەوە بتەقێندرێ. ساڵا 12 مەلا مستەفای فەمری شێخ ئەحمەد تیرانی ڕا هاتە فیلاری کردە هاتە تیرانی ڕا پیا هەتا هاتیتە عێراقی. پۆلیس دیگەریان مە نەزانی بۆ شەڕێ گوتەمە جاسوسێت ئەرمانە زۆر خەبەر بدەنە حکوومەتێک و حکوومەت دێ معاشەتەنگۆ حەقەدەتەنگۆ مەش نەتزانیدی وکی ئاشکرا بوو کو مەلا مستەفا هاتو ئاشکرا بۆ ملەت بۆ خەی مەلا مستەفا دێتە نامە. هەنگی بوو هات وێ هێوارێ مەغرب لێرە چۆ گەریش کەفتێدا چۆ وکیشی لێرە چۆی شەوێ چۆنە شانەدەرە قش لە شانەدەرە ئەول دەست پێ کردە لە شانەدەرە ڕادەست بکرد. مەلا مستەفا چۆ پیرێ ساڵە مامن دوێ هێنارنە شانەدەرە 2 نەفەرێت شێروانیش پۆلیس بوو. یەک
یک خانابده او بود علی خان یکیش عثمان کوڕی خەلیل بوو خانابدەریش کوێری ئەویدی علی خانیش کوڕی خانابدە لە بوو کانیە تاینە ئەو حراس بوون جوابدایە گوتی ئەو شەوە ئەم دوێینە وێرێ زانای حراسیە هێوارێ ئەنگ بکەنە خەماڵ وەکی هەجوم کردێ معلومەیەت منە دەرێک نەهاتە پێوەنانێ نەهاتە لێکدانێ چ دەستەڕینان نەبوو شەر نەبوو وڵات هەندی چەکی تای لێ وەرگرتنەوە و دەستی چ تشتێوانیش نەکرد مەڵام مستەفا خۆ دەستی دەستی تشتێکی ماڵە پۆلیسێکی حکومەتی نەکرد قەت بەست فەنگێ و فیشەکە چۆ دەری ئابەدا هیچ ماڵە قش لێ دێگرن ماڵە پۆلیسەوە خرت فەنگ و تشت لێ وەرگرن دەبێتی هەستە بگوندە بماڵانە ببەن حتا بەنەم نەک حکومەتێ خۆ مریشکەکەوان زارتە بێ چاوێتە بۆ دەری هەندێک ڕەحم دوای دەست بە سەرداگرتنی پۆلیسخانەی شانەدار پۆلیسە دیلەکان بەرانە گوندی پیرەسار و لەوێ بە فەرمانی مستەفا بارزانی هەموویان ئازاد کران. دوای گرتنی پۆلیسخانەی شانەدەر لەلایەن سەرکردایەتی شۆڕشەوە فەرماندرا ڕوو بکرێتە ناوچەی مزوری لەوێش ژمارەیەکی زۆری شۆڕژێر پەیوەندیان بە لەشکری بارزانەوە کردەوە و فەرمانیش بە نووری شێروانی کرا پۆلیسخانەی شێروان بگرێت بەڵام پێشەوەی لەشکری شۆڕژگەڕ بگاتە پۆلیسخانەکە فەوجێکی گەڕۆکی سوپا بەهانایەنەوە هاتن و ڕێیان لە گرتنی گرت و کارەکە سەری نەگەرت. دوای سەرنەگرتنی پلانی گرتنی پۆلیسخانەی شێروان لەشکر بە فەرمانی مستەفا بارزانی ڕوویان کردە گوندی بێرسیاو و لەوێ پلانی لێدانی پۆلیسخانەی خێرەزۆک دانرا. لە ڕێکەوتی 12 تشرینی یەکەمی 1943 هێرش کرایە سەر پۆلیسخانەکە و دوای ئەوەی پۆلیسەکان ئامادەن نەبوون خۆیان بدەن بەدەستەوە شەڕ لە نێوان هەردوو لادا ڕوویدا. لەلایەن پۆلیسخانەکەوە داوای یارمەتی لە مێرگە سۆر و شێروان کرا. ئەوە بوو ئەو مەفرەزە گەڕۆکەی چوو بوونە شێروان بەهانایی پۆلیسخانەی خێرە زۆکەوە هاتن. دوای ئاگاداربوون لە هاتنیان لەلایەن مستەفا بارزانیەوە پلانێک دانرا بۆ ئەوەی لە ناوچەی هەلۆن کە دەکەوتە سەر ڕێگای هاتنیان بۆ سەیەک بۆ فەوجەکە بنێنەوە. ئەم شەڕێمە بەحسکەن شەڕێ ساڵ 1943 شەڕێ سەقشە خێروزۆکایە شەر بوو سەقشە خێروزۆکە کە قووەتەکە فەوجەکە عسکەرە لە مێرگە سۆرێ ڕێکات بۆ هاوکاریکردنا ئەو پۆلیسی تەقشە خێروزۆکەدا لێرێ لێرە لەشکر مەشغولی زەڵام مەشغولی شارکردنی منتیگەوە لەشکری عێراقی پشتینگیش شێرەژنێکی پناوی هەمەیلا حەسوو سلێمانەغا وە قاسدی گەیان دەمەرە مەسەفای وتمە لە مەسەفا لەشکرێکی بێحساب هات بۆ هاوکاریکردنا پۆلیسیت ئێرە کە هەمەیلای قاسدی گەیاندە بارزانی مەیلا هەلوێرە و کە نزیکی قشە خێروزۆکە هاتە شەهیدکردن و بارزانی هاتە بەینە مەموڵە و گوندێ هەلوونێ لەوێرێ دوسێ کەمینەکێت باش بۆ لەشکری عێراقیدانە کە نزیک بوو مە لە مستەفای بارزانی لەوێرێ لیان دا و لەوێرێ ئەو لەشکر هاتە شکاندنێ و ژمارەکە بێحساب هاتە کوشتنێ و ئەسیرێکی زۆر کێتە دەستی پێشمەرگەی و بارزانی هەلوو شەڕشدا تێتە بریندار کرد. ئێرە ئەو جیە توژی بارزانی کەمینە بۆ دژمنە داناین ساڵ 1943 ئەو لەشکر کەتە ناو کەمینە بارزانی و لێرەش بارزانی لێ جیایی هاتە بریندارکردنێ عەلیەغای سلێمانەغاش لێرە کەدیە بارزانی دابوو بارزانی توێتە خاڵەت بوو هەست نەهسە پێوەتوێتە با گولە بم کەویفتە نەکەویتنانی ئەو وەختە خەلکێک هەندەی فیدایی بوو بۆ مە لە مستەفای بارزانی. ئەم مەیدانداریە دواتر بە مەیدانداری بنەبڕ ناوبانگی دەرکرد. مستەفا بارزانی خۆی بەشداری لەو شەڕەدا کرد. لەو شەڕەدا زیاتر لە 180 سەربازی حکوومەت کوژران کە یەکێکیان فەرماندەی فەوج خۆی بوو. لە لەشکری شۆڕژگەڕیش
ئەحمەد ئەفەندی شەهید کرا و 4 کەسیش بریندار بوون کە مستەفا بارزانی خۆی یەکێک بوو لە بریندارەکان. ئەو پۆلیسەی مستەفا بارزانی بریندار کرد بە دیلی کەوتە دەست لەشکری شۆڕژگەڕ، بەڵام بە فەرمانی بارزانی ئازاد کرا و نێردرایە مێرگە سوور. لە ڕێکەوتی پاستەی تشرینی یەکەمی 1943 پۆلیسخانەکانی بیرەکەپرا و بێدارە و نیش دەستیان بەسەرداگیرە. لە ڕێکەوتی 20 تشرینی یەکەمی 1943 بارزانی بە هێزێکەوە چووە شێروان مەزن و لەوێ هێزەکەی دابەشی سەر 3 قۆڵ کرد. قۆڵێکیان بە فەرماندەیی مەحەممەد ئەمین میرخان ئەرکی لێدانی پۆلیسخانەی چەمەی پێسپێردرا. حاجی بێرۆخی بۆ گرتنی پۆلیسخانەی زێت ڕاستپێردرا و حاجی عەبدوڵڵا فەرمانی پێکرا پۆلیسخانەی سێلکێ بگرێت. لە بەرامبەردا حکوومەت بۆ یەکەم جار دوای شۆڕشی یەکەمی بارزان هێزی ئاسمانی بەرامبەر بە شۆڕش گەڕان بەکارهێنایەوە. سەرڕای بەرەنگار بوونەوەیەکی تند سەرنجام پۆلیسخانەی شێروان و هەر 3 پۆلیسخانەکەی تر دەستیان بەسەرداگیرە. بەم شێوەیە حکوومەت هیچ دەسەڵاتێکی بەسەر ڕۆژاوای ڕووباری ڕووکوچکەوە نەما. دوایەوەی پۆلیسخانەکانی ئەرگۆش، مێرۆز، تێل، شنگێل، بێدیال و کانی بۆت هیوایان بە یارمەتیەکانی حکوومەت نەما بە بێشەڕ خۆیاندا بەدەستەوە و چەکەکانیان ڕادەستی لەشکری شۆڕژگەڕ کرد. دوای چوونی بارزانی لە سلێمانیەوە بەرە و ڕۆژهەڵات و بەرەو شنە و پاشان گەڕانەوەی بۆ بارزان سەرەتا ئەو بنکە ئێشقخانە پۆلیسیانەی کە لە ناوچەکەدا هەبوون زوڵم و ستەمی زۆریان لە خەڵکەکە کردبوو و گەندەڵی کارجێڕی زۆر هەبوو لە شانە دەردەستیان پێکرد. پاشان شەڕی بەناوبانجی خیرۆزۆک کە بە فەرماندەیی خودی جەنابی مەلا مستەفا بارزان بوو، دوای ئەویش بنکەکانی زید، بنکەکانی میرۆز، بنکەکانی سێلکێ، ئەو بنکانە نزیکەی 21 بنکە دەستی بەسەرداگیرە. پاشان تەشەنەکردنی شۆڕشەکە وای کرد بە پاڵپشتی حزبی هیوا کۆمەڵێک بەیاننامە لە بەغدا و لە شارەکانی دهۆک و هەولێر و شارەکانی دیکە بڵاو بێتەوە. ئەوانە هەموو بوونە هۆی ئەوەی ئەو شۆڕشە دەنگدانەوەیەکی زۆری هەبی. تەنانەت لە نووسراوێکی متەسەڕیفی مووسڵ دەردەکەوێت لەو کاتە کە بۆ حکوومەتی عراقی ناردیە ئاماژە بەوە دەکات کەوە ئەو بزوتنەوەیە لە بزوتنەوەیەکی سادە دەرچووە بەڵکو تێکەڵ بە سیاست بووە. بە درێژایی مانگی تشرینی یەکەمی ساڵی 1943 17 پۆلیسخانە لە ناوچەی بارزان لەلایەن شۆڕژگەڕانەوە دەستیان بەسەرداگیرە. تەنیا مێرگە سۆر و بلێ و بارزان مابوونەوە کە ئەوانیش ئابلۆقە درابوون. شۆڕژگەڕان لەو شەڕانەدا دەستکەوتی سەربازی زۆریان دەستکەوت. لەوانە 680 تفەنگ و 24 شەستیر و ژمارەیەکی زۆری فیشەک و پێبژێوی ڕۆژانە کە یارمەتی دەرێکی گرنگی بەردەوامیدان بە شۆڕش بوو. لەولاشەوە تا دەهات ژمارەیە و خەڵکانەی پەیوەندیان بە لەشکری شۆڕژگەڕەوە دەکرد ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بووندا بوو. دوای ئەم سەرکەوتنانە بارزانی زۆر ئاگایانە گوندی بێستری لە بناری چیای پیران کە دەکەوتن نێوان بەرەکانی ڕواندز و بارزان بۆ بارەگای سەرکردایەتی هەڵبژار، چونکە دڵنیا بوو سوپا ئەم جارە بەشداری شەڕەکان. ئەمە گوندی بێستریە وەختێ بارزانی لە منتیقا ئیرانê geriyawe bû êre hate lêre miqerriye îna êrê miqerri lêre tibxaniyê dabûye ev hoda û beciya ew têda êre lêda lêre teqrîben du sê mangeka lêre mave piştî wa du sê manga ve li be hikûmeta Iraqê û cekî nephenî bûye û
ئیسکاستە بە و حکومت نادگەشتێ و ەکی ئێمن بووە ئی برند بووە وەکی مەسایتەرێکی هەندا بەقەڕێ و بارەگاویە لێرە بووین گوندی بێستری چندێکی لێ بووی جەکی دوورە دەستیشە بۆ جاش و تشتێک و وەبسانای بێن بگەنێ وەبسانای دەستی وان نادگەشتێ وەکی ئەوەکی و لێرە هاگاشی المنطقه بکە منطقه چتە کاتێک حکوومەت بینی بە فەوجی گەڕۆک و پۆلیس بەرتاقی شۆڕژگەڕان نایەت بڕیاریدا سوود لە سوپا وەربگرێت و لە ڕێکەوتی 28 تشرینی یەکەم لیوایەکی سەربازی ناردە مێرگە سوور و هێزێکی زۆریشی لە ڕواندز کۆکردەوە لە بەرامبەردا بارزانی ساڵح کانیە لنجی وەک فەرماندەی بەرەی نێوان مەرگە سوور و شێروان دانا خۆیشی بۆ ئەوەی بەر بە سوپای حکوومەت بگرێت ڕووی کردە ناوچەی شێتنە و هاودیان حکوومەت نەبوونی بارزانی بە هەلزانی و لە ڕێکەوتی شەشی تشرینی دووەم پەلاماری هێزەکەی ساڵح کانیە لنجیدا هێزەکەی محەممەد میرخان کاتێک جۆیان لە دەنگی تەقە دەبێت بەرەو مێرگە سوور دەگەڕێنەوە بۆ یارمەتیدانی هێزەکەی ساڵح کانیە لنجی و هێرش دەکەنە سەر بنکەی سەرکردایەتی سوپا لە مێرگە سوور ئەمە دەبێتە هۆی تێکشوونی ڕیزەکانی سوپا و بە تێکشکاوی بەرەو بارەگاکەیان لە مێرگە سوور دەگەڕێنەوە و پەیوەندیان بە سەرکردایەتیەوە دەپچڕێت بۆ قەرەبووکردنەوەی ئەم شکستە لە ڕێکەوتی هەشتی تشرینی دووەم حکوومەت بڕیاریدا بەرەو چیای پیران بچێت بۆ ئەوەی زاڵ بێ بەسەر بەرزایەکانی دەور و پشتی مێرگە سوور و گوندی بێستریش بگرێت کە بنکەی سەرکردایەتی شۆڕشی لێبوو بەڵام ئەم جارەش هێزەکەی حکوومەت خراپتر لە جاری پێش و تێکشکە ڕێکەوتی دەی تشرینی دووەمی ساڵی 1940 شەڕی بەناوبانگی مەزنێ ڕوویدا کە گەورەترین مەیدانداری ئەم قۆناغەی شۆڕش حکوومەت بۆ هەڵگرتنی ئابلۆکە لەسەر بارەگاکەیان لە مێرگە سۆر بڕیاریدا هێرشێکی بەربڵاو ئەنجام بدات لە ڕواندزەوە هێزی جەحفەل لیوە بە یارمەتی لیوایەکی پۆلیسی گەڕۆک بەرەو مەزنێ پێشڕەویان کرد پلانەکە وابوو لە ناوچەی مەزنێ دوای پێشڕەویکردن لەگەڵ لیوای مێرگە سوور یەک بگرنەوە با مەبەستی بەرگریکردن تەواوی لەشکری شۆڕش بە فەرماندەیی بارزانی بەشداریان لەو شەڕەدا کرد شەڕ تا ئێوارە درێژەی کێشا بێ ئەوەی هیچ لایەکیان سەرکەوێت کاتێک شەوداهات بارزانی فەرمانیدا هێرشێکی بەربڵاو و یەکلاکەرەوە ئەنجام بدرێت لە ئەنجامدا دوژمن لە هەردوو قۆڵەوە بەرەو بارەگاکانیان ناچار بە پاشەکشێکرا و زیانێکی گەورەیان لێدرا دوایەم شەڕە ناوچەکە بە تەواوەتی لەلایەن شۆڕش گەڕانەوە دەستی بەسەردا گیرا و بارزانیش بۆ بارەگاکەی لە گوندی بێستری گەڕایەوە لە ڕێکەوتی 12 تشرینی دووەم نامەیەک لە فەرماندەی سوپاوە گەیشتە دەست بارزانی و داوا کرابوو ڕێگە بە سوپا بدرێت لاشەی کوژراوەکانیان کۆبکەنەوە و بیان گوازنەوە بۆ ڕواندز داواکاریەکە لەلایەن بارزانیەوە پەسەند کرا ڕۆژێک دواتر فەوجێک لە ڕواندزەوە بێچەک هاتن مەلا مستەفای بارزانی هێزەکانی و هەروەها خەڵکی ناوچەکەشی بانگدا تاکو لە گواستنەوەی لاشەی کوژراوەکان یارمەتیان بدەن و لە نامەیەکدا بۆ فەرماندەی هێزی سوپای حکوومەت نووسی ئارەزووی ئاشتی و پێشگرتنی خوێن ڕەشتن دەخوازم
دوای ئەم شکستانە حکوومەت وەک پیشەی هەمیشەیی هەوڵەکانی بۆ دانوستان دەست پێکردەوە. حیزبی هیواش لەو ماوەیەدا ڕۆڵێکی گەورەی بینی لە یارمەتیدان و گەیاندنی دەنگی شۆڕش بەناوخۆ و دەرەوە. لە ڕێکەوتی 29 تشرینی دووهەمی 1943 حکوومەت نووری باوێڵاغای ڕواندزی بۆ دانوستان ناردە بێسترێ. دوای چاوپێکەوتن لەگەڵ بارزانی هەر بە ڕێگای نووری باوێڵاغا ڕازی بوون و ئامادەبوونی بارزانی بۆ دانوستان لەگەڵ بەغدا ڕاگەیەندرا. لە بەرامبەردا حکوومەت وەک نیازپاچی داوای لە بارزانی کرد گەمارۆی سەر بارەگای سوپا لە مێرگەسۆر هەڵبگرێت. ئەمەش لەلایەن بارزانیەوە ڕەت کرایەوە. بۆیە حکوومەت ناچار بوو بە فڕۆکە خواردن و پێداویستی بە سەربازە گەمار و دراوەکانی بگەێنێت. دوای پێک نەهاتن لەلایەن باڵوێزی بریتانیاوە پەیوەندی بە بارزانیەوە کرا و داوای لێکرا لەگەڵ حکوومەت بکەوێتە ڕێکەوتن و شەڕ ڕابگرێت. ڕاشی گەیاند شەڕکردن لەگەڵ حکوومەتی عێراق واتە شەڕ لەگەڵ بریتانیا. بەڵێنیشیدا زۆر بۆ حکوومەت بێنێت تا تەواوی مافە نەتەوەیەکانی کورد دەستە بەر بکات. بۆ ئارامکردنەوەی بارودۆخی ناوخۆی وڵات لە ڕێکەوتی 25 کانونی یەکەمی 1943 وەزارەتی نوێ بە سەرۆکایەتی نووری سەعید پێکێنرا. ماجید مستەفا وەزیری دەوڵەت ڕاستپێدرا بۆ چارەسەرکردنی کێشەی کورد. ماجید لە ڕێکەوتی حوتی کانونی دووهەمی ساڵی 1944 بۆ یەکەم گەڕی دانوستان گەیشتە لای بارزانی لە گوندی سپینداری خوار مێرگەسوور و کەوتنە وتووێژ و لە ئەنجامدا لەسەر چەند خاڵێک ڕێککەوتن کە بریتی بوون لە بەما هەنگاوەکانی ڕێکەوتن لەگەڵ کورد خێراکران و شەڕ لە نێوان هەردوو لا ڕاگیرە. ڕێکەوتی 12 شوباتی 1944 شێخ ئەحمەدی بارزانی و خێزانە ئاوارەکان دوای چەندین ساڵ دوورخرانەوە گەڕێندرانەوە بارزان. سێ وەزیری کورد لە کابینەی نوێ دانران و ئەفسەری هەماهەنگی بۆ پەیوەندیکردنی نێوان شۆڕش و حکوومەت دەستنیشان کرد. سوپا لە ناوچەی بارزان بەرەو بارەگاکانیان پاشەکشەی پێکرا و دەسەڵاتی میری بەسەر ناوچەکەوە نەما. سەرنجام لە 22 شوباتی 1944 مستەفا بارزانی با مەبەستی ڕاگەاندنی پەیمان نامەی ئاشتی سەردانی بەغدای کرد. لەوێ دیداری لەگەڵ وەسی و نووری سەعید ئەنجامدا. ئەم لێک تێگەیشتن و ئارامیە کە زیاتر لە پلانێکی حکوومەت دەچوو تا گۆڕانی وەزارەتەکەی نووری سەعید بەردەوام.